گفتگۆ قسە و باسە لەسەر نوێترین بەرهەمی هونەرمەند بۆکان هەورامی بێگومان بۆکان هەورامی یەکێکە لە دەنگە ناوەزە و ڕەسەن و هەرە تایبەتەکانی نێو گۆرانی و میوزیک کە گەنجێکە و توانیوێتی باوتنەوەی بەشێک لە بەرهەمی هونەرمەندان و دواتر هەڵبژاردننی ستایلی تایبەت بەخۆی بێگومان درێژە بە کاری هوەری خۆی بات دیارە لە بەشداریکردنی لەماوەی چەند ڕۆژی ڕابردووە لە یەکێک لە پرۆگرامەکانی نێودەستگای میدیایی کورساتە ئاماژەی بۆ کردووە کە لە ئێستا سەرقاڵی بەرهەمێنانی بەرهەمێکی نوێیە و هەوڵ ئاەت کە ستایلێکی تایبەت بەخۆی بدۆزێتەوە. هونەرمەندی لاو بۆکان هەورامی لە چوارچەوەی بەشداریکردنی لە پرۆگرامی نۆستالجیای کەناڵی کورساتور لە لێدوانێکی تایبەتدا بۆ بەرنامی کورسات مەگەزین باسی لە نوێترین بەرهەمی هوەری خۆی کردو ئاماژەی بۆ کرد کە ئەم کاری لە بەرهەمەکانی پێشووی جیاوازە و ئەوێت لەو ڕێگەیەوە ستایلێکی تایبەت بەخۆی هەبێت بۆ کارە هونەریەکانی. بەرهەمەکە بەرهەمێکی نوێیە واتەم جارە وتنەوە نییە ئاوازی مامۆستا بورهانی مفتیزادەیە شعری کاک یەحیا بەرزنجیە کاک شادمیر نامۆ لە سوید ئیشی میوزیک و میکس و ماسرینگی بۆ کردو بەرهەمەکە ئێستا تەواو بۆ و لەگەڵ خۆمایە ناومە بۆ کورسات ئێتر بزانین ئیشی کلیپوشتی چەنی پێچێت ئینشاڵڵا زۆر ڕاستە وڵا گلەیەکی زۆرەکرێ لە من کە هەر گۆرانی ئەڵێمەوە نەک بڵێم لەبەر ئەوە بەڵام تر پێویستە من گۆرانی خۆم هەبێ ڕاستی و قۆناغێک هەر گۆرانی بڵێمەوە قۆناغە تەواو بوو تر من ئێستا پێویستە ستایلی خۆم بدۆزمەوە پێویستە چەنی شێک زیاد بکەم بۆ هونەری کوردی نەکەروانی پێش بڵێم ڕاستی ئەم ئیشە با بڵێن دوورە لە ستایلی منەوە من پێم وایە هونەرمەند دەبێ ستایلەکان بگۆڕە نەک هەر لەسەر یەک شێواز بڕوات ئیتر بزانین چۆنە بێ لە ناو خەڵکە بزانین سەرکەوتووی بینیانە تێکستی گۆرانیەکە باسی بارانەکات وە گۆرانیەکەش هەر ناوانین باران لەبەرەوەش پێویستە خێرا بکەین تا زستانەوەی تەسویری بکەین.